سڵاوتان لێ ببینەرانی بیکەیفۆر ئەمڕۆ لە 16 دەی 2023 وەکو یادێک بۆ خیانەتە گەورەکەی ساڵی 2017 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 چالاکوانانی شاری بێرمینگام و دەوروبەری هەستاون بە ئەنجامدانی خۆپیشاندانێک وەکو یادێک بۆ خیانەتە گەورەیە و کۆبوونەوەیەک دژی ئەو خیانەتە گەورەی کە دەرحەق بەگەلی کورد کرا و هەروەها لە دەستدانی 150 زیاتری خاکی کوردستان بوو و ڕادەستکردنی لەلایەن هەردوو حیزبی بنەماڵەی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی حەشدی شەعبی و پاشەکشەکردنی پێشمەرگەکان لەو ناوچانە و ڕادەستکردنی ئەو ناوچانە بە حەشدی شەعبی. ئێساش دەچینە لای بەشێک لە خۆپیشاندەران بزانین ئامانجی ئامادەبوونیان لەم خۆپیشاندانە چییە. چالاکوانانی قەدرگران، پێشەچی بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین، سوپاسی ئامادەبووتان دەکەین لە ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک بە شانازیەوە دێنە سەرشەقام و لەگەڵ ئێوە بەیەکەوە ئەم خیانەتە گەورەیە ڕیسوا دەکەین. بەڕێزان، لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 حکومەتی عێراق و حەشتی شەعبی میلیشا ئاسا لە 151 هەرێمیان داگیر کرد، بەڵام ئەم دوو حیزبە خۆیان بە خاوەنی حکومەتی هەرێم دەزانن هیچ بەرەنگاربوونەوەیەکیان نەبوو بەرامبەر ئەو هێرشانە و بە پێچەوانەوە دەرکەوت هەر خۆیان بە ڕێکەوتن ئەو ناوچەیان تەسلیم بە سوپا و عێراق کردبوو. لە کاتێکا کۆمەڵێ پێشمەرگە بوونە قوربانی ئەم ڕێکەوتنە ژێربەژێرەی سەرانی بنەماڵە و حکومەتی عێراق. بەڕێزان، وەک دەبینین هەموو ڕۆژێ بە بەرچاوی هەموو دنیاوە حکومەتی تورکیا و ئێران بردومانی سنوورەکانمان دەکا و خەڵکی سڤیل و بێتاوان دەبێتە قوربانی. ڕووی یەکێتی و پارتی و سەرکردەکانیان ڕەش بێ کە ئێوە ئێستا لەم وڵاتە لەبەر دەرگاکانی ئەم حکومەتە وەستن چاوەڕێی جوا بکەن. ئەبوو ئێستا ئێوە وەکو گەنجە سعودی و کۆیتی و ئیماراتیەکان بە ڤیزە و بە گیرفانی پڕ و بە دڵخۆشی بە سەفەر بەهاتان بۆ وڵاتە، بەڵام هەر یەکە لە ئێوە ئێستا یەک کۆڵ دنیای مەعاناتی هەیە بەدەستە و چاوەڕوانی بۆ جواب، چاوەڕوانی بۆ ژیان. بەنەوەکانی یەکێتی پارتی نەفرەت لە سەرانی 16 ئۆکتۆبەرەوەیەکان کوردیان تەرتیب کرد، نەفرەت لە سەرانی سیرێکی هات لەی 74 لە هەموو خیانەتەکانی تەواوی مێژوویان. سەرەتا سڵاو لە گژ ڕێخەر و ئەندامان و بەشداربووانی ئەم خۆپیشاندانە دەکەم. ئەمڕۆ لە بەرواری 16 دەی 2023 ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی و چالاکوانانی شاری بێرمینگام و دەوروبەری هەستاوین بە ئەنجامدانی ئەم گردبوونەوەیە وەک یادێک و ناڕەزایەتی دەربڕینێک بەرامبەر بەو خیانەتە گەورەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتی لە 16 دەی 2017 دەرحەق بەگەلی کورد و میلەتی کورد کردیان، ئەویش لە دەستدانی لە 151 خاکی کوردستان و ڕادەستکردنی بە حەشدی شەعبی و دوژمنانی گەلی کورد بوو. بێگوێدانە ئەوەی کە ئەم ناوچانە بە خوێنی چەندەها ڕۆڵەی کورد و شەهیدبوونی چەندین ڕۆڵەی نیشتیمان بەدەست هاتبوو، بەڵام هەردوو حیزبی دەسەڵاتدار لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان زۆر بە ئاسانی ئەم لەم ناوچانە پاشەکشەیان کرد و ڕادەستی دوژمنانی گەل و نیشتیمانیان کرد. بەڵام هیچ کام لەم دوو حیزبە هەتاوەکو ئێستا دانیان بەو هەڵە گەورەی خۆیان دانەناوە و یەکتری تاوانبار دەکەن لەسەر ئەم خیانەتە گەورەیە. ئێمەش وەک چالاکوانانی بێرمینگام و دەوروبەری و ئەندامانی ڕێکخراوی داکۆک دژی هەموو ناحەقی و زوڵمێکین کە دەرحەق بەگەلەکەمان بکرێت و لەوە زیاتر ڕۆژڵەی نیشتیمان بەکوژ بدەن لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان. ئێمە لێرەین بۆی ئازاری گەل، ئازاری وڵاتەکەمان بگوازینەوە و بە دنیا بناسێنین کامڕۆ چ زوڵ مستەمێک بەرامبەر بەگەلەکەمان دەکرێت کە چۆن لە ناو شار و شارۆچکەکان تیرۆر هاتۆتە ناو کۆڵانەکانمان. ڕۆژانە خیانەت لەسەر خیانەتی جوود بنەماڵە لەو گەلە دەکرێت، سەرەڕای دزی و نەدانی موچە و نەبوونی ئاو کارەبا و خزمەت گوزاری، نەبوونی پەروەردە. خۆی ئێمە ئەگەر ئینسانیەت سەردەگرێت کەسایەتی کەسێک دروست دەبێت لە پەروەردەوە دروست دەبێت. ئەمڕۆ کەرتی پەروەردە لە کوردستان وێرانە، مامۆستا موچەی پێ نادرێ، مامۆستا کاتێک موچەی نەبێ ناتوانێت منداڵەکانی ئێمە پەروەردەکە.
ئێمە ناتوانین دوایەوەی کە دەرز دەخوێنین ببین بە شتێک کە وڵاتەکەشمان و خۆشمان و خێزانەکانمان لێمان سوودمەند بن. چۆن ئەمڕۆ بەشداریت کردو ئامانجت چێ لەم خۆپیشاندانە؟ سڵاو لەوێش بەخێراتتانەکەم سوپاس بۆ ماندووبوونتان. ئەمڕۆ ئێمە وەک ڕێکخراوی داکۆک وەروە وەک کوردانی تاراوگە ئێمە هاتوین بیری ئەوە بخینەوە کە بیری سەڵاتداران بخینەوە کە ئەمڕۆ ڕۆژێکە لە ڕۆژە ڕەشەکان 6 ساڵ پێش ئێستا هەردووک دەسەڵاتی بنەماڵە و هەردووک حیزبی بنەماڵە حیزبی گەندەڵ حیزبی مشەخۆ لەسەر کۆمەڵگا لەسەر میلەت کە ڕۆژێکی ڕەشیان بە ناوی خۆیان تۆمار کرد کە خیانەتیان لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان کرد کە ئەمە شوای کرد لە سەدا پەنجاوی خاکی کوردستان بە فیرۆ بڕات و بچێتەوە ژێ دەسەڵاتی حکوومەتی بەغدا حکوومەتی عێراقی. ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە ڕەشەکان کە ئێمە هاتوین بیریان بخینەوە کە ئێوە زۆر ڕۆژی ڕەشترتان هەیە بە ناوی خۆتان، بەڵام ئێمە هاتوین بیرتان بخێنەوە چەند جاری تر چەند ڕۆژی تر ئێمە کۆڵ نادەین بیرتان نەخینەوە کە ئێوە چ خیانەتێکتان کرد لەم میلەتانە، چ خیانەتێکتان لەم کۆمەڵگایە فەقیرە کە چەند مانگێکە ئێوە نە موچەتان داوە نە بەرچاوڕوونیەک نە دڵخۆشێک بۆ خەڵکی میلەتی کورد هەیە کە ئەم وڵاتە ئەم هەرێمە بەرەو پێش بڕوا و خەڵکەکە ئومێدێکی بەوە هەبێ کە خۆشتر بژی و ئارامتر بژی. سڵاو لە تۆ ئەمڕۆ خۆپیشاندەرێک ئامانجت چیە لە بەشداریکردن لەم خۆپیشاندانە؟ سڵاو لێبێ سەرەتا بە خێراتتانەکەم ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و کۆمەڵێک چالاکەوان لە وڵاتی بەریتانیا لە شاری بەرمینگام بەشداریمان کرد لە یادکردنەوەی خیانەتێکی گەورەی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007 کە لەلایەن هەردوو بنەماڵەوە کراو بۆ هۆی لە دەستدانی 150 خاشی کوردستان بەداخەوە لەو ڕۆژەوە نەهامەتی زیاتر ڕوو لە خەڵکی کوردستانە کە ئازادی ڕادەربڕین تەواوی ئازادیەکانی تر پێشێ لەکرێت بە زەبر و زۆنگ سەرکوت دەکرێت. ئامانجی سەرێکی ئێمە لێرە گەیاندنی پەیامێکە بە حکوومەتی بەریتانیا تاوەکو ئەنجامدەرانی ئەو خیانەتە گەورەیە بە سزا بگەێنرێ لێ پێچینەوەیان لێ بکرێ، هەروەها پاڵپشتیکردنی ئەو دەنگە ناڕازیانەین ئەو هەڵوێستانەین کە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانەکرێت لە ناو کوردستاندا دژی نەبوونی موچە دژی نەبوونی ئازادی ڕادەربڕینیە هەر شتێکی درکە بوونەتەوەی پێشێلکاریکردنی مافەکانی مرۆڤ. السلام عليكم. أول شيء احنا كمنظمين من منظمة داكوك جينا اليوم نتظاهر ونشتكي عن الهموم اللي صارت بيوم 16 أكتوبر 2017 والخيانة اللي سووها الحكومة الكردية وباعوا وطننا للحشد الشعبي والحشد الوحشي الإيراني الرافضي اللي حطموا بيوتنا وحطموا إرادتنا وسووا كل شيء فينا وخلونا نهاجر البلاد العالم كلها ونظاهر هنا وما نقدر نشم ريحة وطننا وريحة بلادنا، وإن شاء الله يوم من الأيام نقدر نرجع لوطننا ونقدر نسوي كل شيء بحرية بوطننا ونقدر نعيش بحرية ونتنفس نفس وطننا وسلامتكم إن شاء الله. سڵاو تۆ خۆپیشاندەرێک ئامانجت چیە ئەمڕۆ کە بەشداریت کردو لەم خۆپیشاندانە و پەیامی تۆ چیە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەن. ئێمە وەکو کوردانی تاراوگە ئەمڕۆ لە شاری بێرمینگام هەستان بە ئەنجامدانی ئەم خۆپیشاندانە دژی ئەو لەشکرکێشێ حەشدی شەعبی بە یارمەتی تانک و فڕۆکەکانی حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران بۆ سەر بەشێکی خاچی کوردستان کە بۆ هۆی بەداخەوە بۆ هۆی لە دەستدانی بەشێکی زۆری خاچی کوردستان و لە دەستدانی پانتایی خاچی کوردستان و هەروە بووە کوژرانی بەشێکی زۆر لە گەنجانی وڵاتەکەمان و جەرگستانی بەشێکی زۆر لە دایکان و هەروە بێباوبوونی بەشێکی زۆر لە منداڵانی کورد. سڵاو ئەمڕۆ خۆپیشاندەرێک ئامانجت چیە لە بەشداریکردن لەم خۆپیشاندانە؟ بەڵێ من وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک و چالاکوانێکی سیاسی ئەمڕۆ هاتووم بەشداری بکەم لەو خیانەتی 16 ئۆکتۆبەر کە لە سەدا پەنجاوێکی خاچی کوردستانیان فرۆشت تەسلیم بە حشدی شعبی کرا. هاتوین ئەو خیانەتە ڕیسوا بکەین سەرجەنیی کەین. ئیتر سپاس بۆ تۆ. ئەمڕۆ وەکو چالاکوان و ڕۆژنامەنووسان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمینگام گربوونەیەکمان ئەنجامدا لە یادی خیانەتە مەزنەکەی 16 ئۆکتۆبەر کە تایە نیوەی خاکی هێرم فرۆشا بە دوژمنانی گەل بنەماڵی بارزانانی تاڵبانیان لە سەرەتا دروستبوونیانەوە پڕێتی لە خیانەت و خاکفرۆشی و کوشتن و
ئازادانی چالاکوانان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان ئێمە لێرەواڵی نەفرەت لە گەندەڵکاران و خیانەتکاران و خۆفرۆشان نەفرەت لە دەسەڵاتی حیزب و جوود بنەماڵەی مافیاگەری بنەماڵەی تاڵەبانی و بارزانانی زۆر سوپاس دەستی هۆش خۆش بێت. ئێمە هاتوین وەکو خۆپیشاندانان لە شاری بێرمیگام خۆپیشاندانێک ئەکەین دژی حکوومەتی عێراقی دژی ئەو گەندەڵی و ئەو حیزبانە. وەک چالاکوانێکی مەدەنی ئەوڕۆ بەشداریمان کرد لە خۆپیشاندان دژی 16 ئۆکتۆبەر کە جوود بنەماڵەی دیکتاتۆریەت لە گەلی کوردیان کرد و 150 خاچی کوردستانیان تەسلیمی دوژمن کرد و ئەو هەموو شەهید و خوێنی شەهیدانیان بەفی ڕۆدا و بۆ مەسلاحەتی خۆیان و بۆ ئەوەی بتوانن زیاتر پارە و داهاتی میلەت بدزن. ئەمڕۆ 16 دەی 2023 لە ساڵیادی 16 ئۆکتۆبەری 2016 گربوونەوە لەگەڵ هاوڕێیان لە بێرمیگام دژ بۆ دەسەڵاتە گەنداڵکاری کە لە هەرێمی کوردستانە دژ بۆ دوو بنەماڵە خێزەونە یەکێتی و پارتی کە لە 150 هەرێمی کوردستانیان بەدەستەوەدا سەرشۆڕی بۆ ناحەزانی کورد سەرشۆڕی بۆ بنەماڵی یەکێتی و پارتی کە ئێمەیان بەم دەردەی ئێستا گەیاند کە ئێساتیان سواز بۆ ئێوە. بەڵێ ئەڤریکامی تۆت نەڤێرێ کۆ خۆپیشاندانێ بکەین دژی ڕێکەفنا خیانەتکارانە 16 ئۆکتۆبەر کۆ 150 خاکی هەرێمی کوردستانش دەست دای بە بۆنای خیانەتی هەردوو بنەماڵەی یەکێتی و پارتی و ئەو ڕۆژە بوو کە حەجی شەعبی هاتن و زۆر پێشمەرگەی کوردستان شەهید بوون لە پێناو خاکی کوردستان و هاتینە ئێرە کە ڕسوا و ئیدانە بکەین ئەو ڕۆژارەشە کە بەسەر ملەتەکەمان دەهات و زۆر سوپاشتان دەکەین کە لێران. و ئێمە بەردەوامە بین لە چالاکیەکانمان دژی ئەو دوو دەسەڵاتە چونکە بەڕاستی ئەو دوو دەسەڵاتە میلەت کوشتن هاوڵاتی کوژن ڕۆژنامەنووس کوژن چالاکوان کوژن ئەمانە بە هەموو شێوەیە مافیایەتی لە ناو دەسەڵاتی ئەمانە شتێکی زۆر ئاسایی و مافیاگەرایەتیەکەن بەرامبەر ئەو خەڵکە. سلااف ئەوروپی خۆش بووم بەشداریم کرد لە بەشداریم کرد بۆ ڕێژاشکردنە هەردوو بنەماڵێت پۆرتی و یەکێتی مەقسەدا من بارزانی و تەڵابانی ڕێژاش و شەرمزارکەم بەرامبەر فرۆتنە خاکە کوردستانی لە باشووری کوردستانی. ئەمڕۆ بە پێخشاڵی و خۆمان وەکو چالاکەوانێک هاتوینە پشگیری ئەکەین لەو گەلە داماوەی کە لەژێر دەستی ئەم حکوومەت و دەسەڵاتەیە و داوای مافی خۆمانەکەین و دژی ئەو خاکفرۆش و خاکفرۆشانە ئەوەسینەوە بە هەموو شێوەیەک ئەوان بە هەموو شێوەیەک دژی ئەو میلەتێن و داوای مافی خۆمانەکەین. دەستان خۆش سەرەتا بەخرادی کەناڵە جوانەکەتان دەکەم ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا لە خیانەتی 16 ئۆکتۆبەردا بەشدارم هیوادارم ئەم خیانەتە گەورە هەرچەندە پەڵێکی ڕەشی گەورەیە بە نەچوانیم دوو بنەماڵەیەوە هیوادارم ساڵشکە لە ئەم کاتانەدا لە 16 ئۆکتۆبەردا یادی ئاهەنگی خۆشی دەربڕینی لە ناوچوونی و دوو بنەماڵەیە بجێڕین نەوەکو یادی کوژران و شەیدبوونی کەس و کارمان کە لە 16 ئۆکتۆبەردا لە ناوچوون بەهۆی خیانەتی و دوو بنەماڵەیە هیوادارم ساڵشکەم دەمە یادی ئاهەنگی خۆشی دەربڕین کەم دوو بنەماڵەیە لە ناوچوو بن. سەرەتا سڵاو و دەستخۆشی خۆمان بۆ ڕێکخراوی داکۆ کە توانیوانە لەم ڕۆژەیە ئەم خۆپیشاندانە ساس بکەن و بۆ پشگیریەک بۆ میلەتی کورد و بۆ ئەو ناوچە دابڕێنراوانەی کە لە 16 ئۆکتۆبەرا ڕوویە و مێژوو شاید حاڵی ئەوە هەمومان نەزانین و مێژوو شاید حاڵی ئەو ڕۆژە شومە بوو کە لە ناوچە دابڕێنراوەکانی وەکو دووز و زۆر لە شوێنی کێشە لە سەرەکان هات ئەویش بۆی حەجی شەعبی کە لەلایەن حکوومەتی عێراق بڕیادرا و بۆ لە ناوبردن و جێشتنی کوردەکان کە لە هەموو کات و شوێنی خۆیان هەموو کات کە لە شوێنی خۆیان بوون بەڵام چونکە کوردەکانی ئەو ناوچە هەمیشە باوەش کراوە بوون بۆ هەموو قەوم و زمان و ئاینێک بەڵام لە کۆتایی بە زەرەری کورد و دەربەدەرکردنی و ئاوارەبوونی لەو ناوچە جێناکۆیانە ڕوویە ڕووکردنی لە زۆر شوێن وڵات بۆ سەلامەتی گیان و پارێزراوبوونی وەک خۆشان شایەتن ئەم ڕۆژە چەند ڕۆژێکی شوم بۆ کورد و چۆن دەسەڵاتدارە کوردەکان توانی ینی بێباکانە کوردیان فرۆش و کوردیان لەو ناوچانە دەربەدەر و ئاوارە کرد. دەست خۆش هیوادارم ساڵێکی تر ئەم کاتانە ئێمە ئاهەنگی خۆشی بژێڕین بۆ 16 ئۆکتۆبەریان بۆ ڕزگارکردنی کورد لەو ناوچانە. دەستان خۆش بێ و وەکو قوربانیەک زۆربەی خاکەم لە دەستدا بەوەنەی بە هۆکاری عەرەبی هاوردە و حەجی شەعبیەوە هەمیشە وەکو گەلی کورد پشگیری لەم خۆپیشاندانانەکەین بۆ لە ناوبردنی دەسەڵاتدارانی یەکێتی پارتی و حەجی شەعبی بە هیوای ئەوەی کە ساڵی داهاتوو لەسەر حکومەت نەمێنن و
سەرفرازی و ئارامی بۆ گەلی کورد بێت دەستان خۆش سپاس خاتنگەم و پێدانیان ئەم دەرفەتە بەڕاستی دەستخۆشی لە ڕێکخراوە و مەداکارانی ئەم بۆنەیەکەنی ئینشاءڵڵا لە ساڵی ئایندەیە کە ئاهەنگی یادکردنەوەی ئاهەنگی یادکردنیان بۆنەیە بە ئەوە نەبێت کە بمونە خەمناکە نەبێ بەڕاستی بنەماڵی تاڵەبانی و بارزانی بەرهەمی 16 ئۆکتۆبەری بەرهەمی شاخ و شاریان بوو کە لە شاخش خەریکە کوشتن و گەنجبا کوژدان و خاک بفرۆدان بوون واتە ئەگەوان هەتاکو بەردەوامن لەسەر حکومداری کوردستان خیانەتی لەمە گەورەتر دۆڕاندن و شکستی لەمە گەورەتر بۆ کوردستان دێتە پێش ئینشاءڵڵا لە ساڵی ئایندەیە ئاهەنگی سەرکەوتنی نەمانی دەسەڵاتی ئەوان و بنەماڵە و نەوەکانە دەبینین. ئەمڕۆ لێرە بۆ نارزای دەربڕین بەرامبەر ئەم خیانەتە گەورەی 16 ئۆکتۆبەر کرا کە پارتیەکەی تێدا بەشدار بن و خیانەتە گەورەکە کردیان. سپاس بۆ هاتن بۆ کەناڵەکەیەوە بۆ گاندین دەنگی ئێمە بڕۆ خێدەسەڵاتی گانداڵ بڕۆ خێدەسەڵات. بەخێراتتان ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕێ بەسەر یادی خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەو خیانەتەیکەوە تەنها و تەنها حیزبێک لەی بەرپرس نییە بەڵکو هەردوو حیزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی لەی بەرپرسن و هیوادارم هەردووکیان بە یەک چاو سیر بکرێن یعنی ئەوەندەی کەوا لە بەڵگەنامەکاندا هەیە لە ساڵی 2016 پارتی بە بەڵگەنامە کاری بۆ فرۆشتنی کەرکوو کردووە و ساڵانە و بەردەوام تا ئێستاش پارە وەرەگرێت لەسەری بۆیە هیوادارم کەوا خەڵک هۆشیار بێتەوە و هەردوو لایەن بە یەک چاو سیر بکە و هەردووکیان وەکو دوو حیزبی بەرژەوەندخواز و قومارباز بە قوت و ژیان و خاک و خەڵکەوە سیر بکرێ سەرکەوتوو بن. ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەستان بە سازدانی ئەم خۆپیشاندانە لە ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەو خیانەتەی لە ماوەی 24 سەعاتدا 150 خاچی هەرێمی کوردستانیان تەسلیم بە حەشدی شعبی و حکوومەتی عێراق کرد و لە ئەنجامدا خەڵکێکی زۆر ئاوارە و دەربەدەر بوو ئەوەش لە زانی و لە خیانەتی بنەماڵەی بارزانی و تاالبانی بوو لەوەی سەرەتا دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆگەکەم بۆ ڕێخستنی ئەم خۆپیشاندانە ئەمڕۆ 16 تشرینی یەکەمی ساڵی 2023 لە شاری بەرمیگان بەشداریمان کرد لە خۆپیشاندان دژی بنەماڵەی بارزانی و تاالبانی کە تیایدا لەم ڕۆژەدا لە ساڵی 2017 بوونە هۆکاری ئەوەی کە کوردستان لە سا پەنجاوێکی لە دەست بدا پارتویەکێتی بەمەوەنەوە ساون ڕۆژانە خەریکی تاڵانکردنی سەرۆت و سامانی ماڵ سەرۆت و سامانی خەڵکین و بوونەتە هۆکاری ئەوەی کە ئازادی ڕۆژنامەنووسی بە شێوەیەکی زۆر خراپ قەتیس کراوە بۆیە ئەمە لێرەوە ئیدانەی هەموو ئەو گەندەڵی و خۆفرۆشەی ئەو دوو بنەماڵەیەکن دەستان خۆش بێت. سەرتا بە خێراتنی ئێوە ئاکەم کەناڵە بجانەکەتان بە خێراتنی هەموو لایەکەکەم ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕێ بەسەر فرۆشتنی خاکی کەرکووک ئەو 16 ئۆکتۆبەر کە سایە پەنجاویەکی خاکی کورسامان لە دەستدا بۆ هۆی دەربەردەربوونی ئەم هەموو گەنج و ئەم هەموو کەس و شەیدبوونی ئەم هەموو خەڵکە و شەیدەکانمان هیوادارین بڕوو خێدەسەڵاتی گەندەڵی یەکێتی و پارتی هیوادارم داوا لە وڵاتەکانەکەی پشگیریمان بکەم بۆ لە ناوبردنی ئەم دەسەڵاتە دیکتاتۆرە و زۆر سپاس دەستم. تخوا بیگرە ئێمە ئەوڕۆک و ڕێکخراوی داکو و بەشداریمان کرد لە چالاکی سیاسی دژی ئەو دوو جوت بنەماڵەی یەکێتی و پارتی هیوادارم ئەو خەڵکەش هەمووی ئاوا بەردەوام بێ دژی ئەو دوو بنەماڵەیە دەستخۆشتان لێکەم سپاس سڵاو لە تۆ سڵاو لە تۆش خاتونەکەم بەخێر بێ وڵای ئەمڕۆ کە هاتیمەکە ئەو خیانەتەی 16 ئۆکتۆبەری 2016 لە شاری کەرکووکی دێرین کرا بەڕێی مەسعود بارزانی و مارێ تاالبانی یعنی نەفرەت لە بکەرانی 16 ئۆکتۆبەر دەکەم یعنی ئەو ڕۆژە تاڵا یعنی ئێستا زۆر عیبەکە ئەمە لە پێش کەنارەی کە دانیشن زەمی وڵاتەکەی خۆمان بکەین بەڵام شایستەیان لێیە کە ئەمە ئێستا چمان دەمانێت ئەو دزوو جەردانە لە ناو بچن نەمینێن خەڵکی عێراق هەموو بێکجاری ئەوی چەکی لە دەستە چەکەکەی دانێ ئەویت کە هەموو بارکۆتی بکە واز بێنێ دوو نەفەر چێ شاپەشی لە دە بابڕوە با ئینسانێکی چاک لێ نەک ئەمەش هەموو ئاوارەی ئەو وڵاتانە بین نەفرەت لە بنەماڵەی تاالبانی و بارزانی زاش بارزانی ئیتر زۆر سوپاس بە خێراتنی هەمووتان دەکەم هیوای سەرکەوتنەوە هەموو گەنجلاوە زوانەی دەخوازم کە هەموو ئاواتە چێ ئاواتەکە بێتە دی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بیکەیفۆ یەکێکە لەو کەناڵانی کە هەمیشە ڕووماڵی کێشەکانی پەنابەران دەکات لەم وڵاتە زۆر بەخێر بن ئێمە ئەمڕۆ خۆپیشاندانمان کرد لە 16 ئۆکتۆبەر دژی ئەو گەندەڵێکە لە ساڵی 2017دا پارتی یەکێتی کردیان حەشدی شعبی عراقی کە هێرشی کردە سەر وڵاتەکەمان و بەشێکی زۆری وڵاتەکەمانیان داگیر کرد و زۆربەی خەڵکەکانیان کوشت و تاڵانیان کرد
ئێمە بەڕاستی دژی ئەم کارە خۆپشاندانمان کردووە و ئەم دوو ئیزبە بە هیچ شێوەیەک نە هیچ شتێکی باشیان بۆ ئەم وڵاتە کردووە نە هیچ بەرهەمێکی باشیان هەبوو ئەمانە ماوەی 30 ساڵە حکم دەکەن لە وڵاتەدا بەڵام هەتاوەکو ئێستا هیچ گۆڕانکاریێکیان نەکردووە و هیچ بەرەو پێشونێک لە وڵاتە ڕوو نەداوە بەڵکو ئەم وڵاتە بەرەو خراپتر ڕۆشتووە ئێمە هیوادارین بە زووترین کات کۆمەڵە کەسانی شایستەتر بەتواناتر کەسانێکی ئازادی خواسی یاخود کەسانێکی دادپەروەر بێنە سەر حکم و ئەمانە حکمیان نەمێنێ لە وڵاتە بەڵکو ئێمەش بە ئازادی بگەڕینەوە بە وڵاتی خۆمان و ئازادانە لەوێ بژین و مافی خۆمان هەبێت ئەوڕۆ بە بۆنەی شازری خۆ پێشاندانە بۆنی 16 ئۆکتۆبرەوە کە نیوەی خاکی کوردستانی غانەتکاران لە دەستی میلەتەکەماندا ماوەی چەند ساڵێکە 30 ساڵە لە سەدا پەنجاوێکی خاکی وڵاتیان لە دەستداوین هەتا ئێستا نە قانون و نە یاسا و نە هیچ قانون و یاسایەک نییە سەروەر بێ لە خاکی لە وڵاتی ئێمە هەر تەماشاکە هەل لە بۆنەی سوتەمەنی و گاز و نەوت و غاز و دەڕوا و هەتا ئێستاش میلەتەکەمان لە ناخۆشترین ژیاندا دەژی لەبەر گەندەڵی و خراپی بەڕێوەبردننی وڵاتەکەمان سەرەتا دەشخۆ بە پێدانیم دەرفەتە بەڕاستی ئەم چالاکوانانە نمونەیان زیاد بێ بەرهەمیم ڕۆژە هەمان سیاسەتە فاشیستەکانی یەکێتی و پارتیە کە کاتی خۆی کە لە شاخ بوون لەسەر هەمان خیانەت و کوردکوشتن بەردەوام بوون دەستی نارانی کوردیان دێنا سەرخاکی کوردستان ئەوان تەنها لە پێناو بانەوەی خۆیان و دەسەڵاتی نەوەکانیان هیچ باکیان بە فیرۆدانی خاک نییە بە کوژدانی ڕۆژنامەنووسان و چالاکوانان نیە هەچ کەسێکیش لە کوردستان بێت و ناڕازایەک دەرببڕێت چ بە نووسین چ بە پۆستی فەیسبوک دەیدەنە دادگا بە ناوی خیانەت و چۆن دەڵی خیانەتکار و دەستی ئەوەی کەوا دەستی دەرەکی لە پشتەکە خۆیان بەرهەمی دەستی دەرەکین خۆیان وڵاتانی دەراوسی دەڵی وڵاتانی دوژمن بە کوردیان بەڕێوانێ بەڕاستی دووبارە دەستخۆشی لە چالاکوانان و ڕێخەرانی ئەم ڕۆژە ڕەشاکەن ئینشاءڵڵا ساڵی ئایندە ساڵی سەرکەوتن دەبێت بە بۆنەی نەمانی دەسەڵاتی یەکێتی و پارتیوانێ چونکم هەتاوەکو و دەسەڵاتی یەکێتی و پارتی و نەوەکانیان لە کوردستان بێنێتوانێ ڕۆژی لەمە ڕەشتر و دۆخی لەمە قورستر چاوەڕێ کوردستان دەکات و ئازادی خوازانی وەکو ئێمەمانان ناچارن کوردستان بەجێ بڕن و پەناهەندەی وڵاتانی دەرەکەی بن دووبارە دەستان خۆش بە زۆر سپاس پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم سپاس بۆم دەرفەتە ئێمە وەکو گەنجانی تاراوگە گلبوونەوەی خۆمان کردووە کە دژی 16 ئۆکتۆبەر کە ئەو کاتەی کەرکووکیان فرۆشت لە کوردستان ئێمە هیچ ئازادی بوونێک نییە تەنانەت لەسەر لایکێک و کۆمنتێک ئەکرێست جن بکرێت ژیانی تۆ بشێوێنرێت و دژی ئەو حکوومەتە یەکێتی و پاردی هیچ ئازادیەکیان نەهێشتۆتەوە لە کوردستان ئیمڕۆ لە شاری بێرمینگام مەسایم بە گردبوونەوەیەکی ئەمنانە دژ بە دەسەڵاتدارانی کوردستان دژ بە و کەسانی کە کەرکووکیان فرۆ لە 16 ئۆکتۆبەری 2017 کە خۆیان ڕێکەوتنەکەی شیان وا بوو کەوا کەرکووک چۆڵکەن بەس بۆی یەکێتی بە دەرەجەی یەک بەس بۆی مناڵی فەقیر و مناڵی خەڵک بداتە کوشتە بە تایبەت لاوری شێخجەنگی کە ئەو وەک بکوژێکی سەرەکی لەو خیانەتکاری 16 ئۆکتۆبەرە ئابیندرێ کە ڕێکەوتنەکە ئەوا بوو کەرکووک چۆڵکەن بۆ عەرەب بۆی عەرەب بێ حکمی ئەو شارە بکە هەنێ مناڵی فەقیر و مناڵی بەدبەختیاندا کوشتا بۆی بڵێن ئێمە شەڕمان کرد و پارتی شەڕی نەکرد پارتی ڕای کرد هەردوویان سەردەستەی خیانەت بوون لەو بەروارە شومەیە کە بەروارێکی سەرشۆڕیە بۆ هەردوو حزبی دەسەڵاتدار ئێمەش ئەساین بە گربوونەوەیەک دژ بەو دەسەڵاتی کە لە کوردستانە گوزەرێ کە هیچ ئازادیەک نییە هیچ ڕادەربڕینێک نییە خەڵک لەسەر لایکێک لەسەر کۆمنتێک قسەوتن بە ڕەخنەگرتن لە مەنسوولێک یا ڕەخنەگرتن لە یەکێ لەو دەسەڵاتدارانی خۆیانیان نەتەوێت پەیوەندی بکەیتە حزبەکانی خۆیانەوە یان نەبیتە ئاسایش یان نەبیتە دژە تیرۆری خۆیان یان نەبیتە دەستگای پاراستن و زانیاری خۆیان ئەدگرن ئەدکوژن دەربەدەرتەکەن وەک چۆن ئێمە ئێستا لێرە دەربەدەر بووینە ئاوارە بووینە ئەلێرەیش بڵین ئەوەنە باوەڕمان پێ ناکەن کە ئێماڵین ئەڵین ئەوان بکوژن ئەوان خەڵکە کوژن خەڵکە گرن لەسەر لایکێک لەسەر کۆمنتێک خیانەتەکەن لە هەموو گەلی کورد ئەوە تا ئێستا لە قەندیل کوردە کوژن لە بەلاش کوردە کوژن بەس بۆی ببنە داردەسی ئەو وڵاتانەی تر بۆ نمونە پارتی داردەسی تورکایە
تورکیا چی پێ بڵێرەواکە ینی کوردە کوژن لەبەر خاتری تورکیا یەکێتیش بە هەمان شێوە لە منتیقەی سلێمانیا ئەوە تا کورد بردومانەکرێ لە کورد دەدەن لە پێشمەرگادەن پێشمەرگا بۆتە وەسیلەیەک بەدەست ئەو دوو حیزبەوە ئەیان هێن و ئەیان بن. ئەمڕۆ ئێمە بەشداریمان کرد لەلایەن ڕێکخراوی داکۆکەوە خۆپیشاندانماکەن دژی خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەر بەڕاستی یەکێتی و پارتی دزن مافیان گەندەڵن خەڵکوژن ژنکوژن 32 ساڵە حکمی ئەو میلەتە ئەکەن جگە لە گەندەڵی و دزی و خراپەکاری هیچیان بۆ میلەتە نەکردووە بڕوخێ دەسەڵاتی گەندەڵ بڕوخێ دەسەڵاتی مافیا بڕوخێ دەسەڵاتی دز و جەردە و من بێمنەتم بەرامبەر یەکێتی و پارتی. سپاس بۆ بینەربوونتان بینەرانی بەڕێز ئەمڕۆژ هاتینە کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکەی ئەمڕۆمان و ئیشەڵا لە جارێکی تر و خۆپیشاندانێکی تر و کۆبوونەوەیەکی تر دێنەوەلاتان و لە هەر شوێنێک پێویستان بە ئێمە بێت ئێمە دەبینە چاوی ئێوە و سپاس بۆ بینەربوونتان کاتێکی خۆش.